چەند مانگێکە سەرقاڵی دروستکردنی خانووەکەیەتی، بەڵام ئێستا ڕێگری لێ دەکرێت لە تەواوکردنی. مەولود سابر هاوڵاتیەکی دانیشتووی سلێمانیە و یەکێک لەو زەویە فۆرمانەی کڕیوە کە لە دوای شەڕی داعش بەسەر کەسوکاری شەهیداندا دابەشکران و زەوی وەزارەتی پێشمەرگەی پێدەڵێن. ئەو دەڵێت پێشتر شارەوانی ڕێگەی پێداون بە دروستکردنی خانوو، بەڵام ئێستا ڕێگریان لێ دەکرێت. هەموو شتێکرا و ئەمەش هەموو شتەکانە کە بەڵگەی شارەوانیمان پێیە، یەک هەفتاتوچیان پێ کردوین، کەشفیان بۆ کردوین، ڕێگەی ڕسمیان پێین، بەڕسمی ڕێگەیان پێوین. هاتوین لەناو ئەم قوڕقڕاوە ئەم ئەوەی کە بوومانە، ینی من خۆم تا ئێستا 50 ڕقم خەرج کردووە تا ئەم خانوم گیانۆتە ئەم کاتە. ئێستا شارەوانیە بە من ئەڵێ نابێ ئیش بکەیت. من نازانم ڕێگە پێدانەکەیان معنای چی، بە ڕسمی ڕێگەیان پێداوین، بەڵام ڕێگریمان لێکن بەدەم. لە کاتێکا خانۆکەی من ئەگەر ئەوان نەبوونای ئێستا من لە ناویا بووم، ینی کاشیم کردووە، گەشتکاریم کردووە، ئەکارەبام داناوە، ئاوم داناوە، تەنیا ئەم تۆزە لە بغی پێشەکەی ماوە بیکەم لەگەڵ دەرگاو پەنجەرەکە. ئێستا نایڵن ئێمە ئەمە بکەین، ئەم هەموو پاریان بە ئێمە سەرف کردو، ئێستا ڕێگریمان لێکن. ئەو زەویانەی گرفتیان بۆ دروستکراوە دەوترێت نزیکەی 400 پارچە زەوین و لە گەڕەکی چوارچرای نوێن. یەکێک لە خاوەنی ئەو زەویانە دەڵێت ڕێگریمان لێ دەکەن و ناهێڵن خانوو دروست بکەین. ئەزانی چی هۆکار زۆرە، یەکێ لەوانە کۆمەڵی پرۆژە هەیە لەم منتیقەیە هیسەکەن کە کۆمپانیایکە، ئێمە بە گومانی خۆمان گومانمان بۆ چێ بۆ پرۆژانە بە شوقەکان. زەختێک زۆر لەسەر شارەوانی سلێمانی بێ لەبەری بازاڕی ئەوان نەماوە، ئەم ئەرزە فۆرمانە چکامی دراوە بە فەقیر و هەژار، ساریان مناسبە لەبەر ئەوە لۆچێ ڕاگیرا بێت. خاوەنی ئەو زەویانە لە چوارچرای نوێ کردبوونەوەیەکیان ئەنجامدا و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاشکرایان کرد کە سەرۆکی شارەوانی ڕێگریان لێ دەکات لە کاتێکدا پێشتر هەر خۆی ڕێگەی پێیان داوە. ئەم زەویانە هیچ کێشەیەشیان نییە، هەموو ئیشەشان ڕسمیە، خانووی تێکەوتووە، هەیکەلی تێکەوتووە. دووبارم ینی هەیکەلەکان ئێستا هەر کەسێک چووە بیکا بە خانوو کەشفی بۆ کراوە، تەزبیت حدودی بۆ کراوە، مۆڵەتی ئاسایشی بۆ وەرگیراوە، وەسڵی بڕیوە پارەیە و هیچ کێشەیەشی نییە کابرا هاتووە بیکا بە خانوو. ئێستا مەدەی هەفتەیەکە لەیلاخان بەبێ هیچ هۆیەک بەبێ هیچ ئەوە کێشەیەک هاتووە ئەم زەویانەی ڕاگرتوێتەوە. لەم هەفتەی پێشوا چوونێتە خزمەت لەیلاخان لەوێ، ینی بڕاکە هەروەکو دەرکردن دەری کردین، ئەڵێ زەویانە پەیوەندی بە ئێمە نییە. پێیان پەیوەندی کرد بە شارەوانی سلێمانیەوە، بەڵام ئامادە نەبوون لێدوان لەو بارەیەوە بدەن. خاوەن زەویەکان چاوەڕوانی کۆتا قسەی شارەوانین و دەڵێن لاگەری وەڵام نەدانەوەیان هەڵوێستی دیکەیان دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.